هەرس پەیوەست بە وشکە ساڵی و هەروەها کەمبوونەوەی بەرهەمی کشت و کاڵی لە عێراق و هەرێمی کوردستان و تەواوی جیهان بە تایبەتی گۆڕانی کەش و هەوا کاریگەری زۆری کردوتە سەر کردی کشت و کاڵ. ئێمە باسی عێراق دەکەین کە بازەوە دەکات ژماری دانیشتوان ڕوو لە بەرزبوونەوە دەکەن بە تایبەتی ئەوانەی کە لە ناو شاردا دەژین و بە پێچاوانەکەشیەوە ژمارەی گوندنشینان کەم دەبێتەوە، مەش دەبێتەوە هۆی کەمبوونەوەی سەرچاوەکانی خۆراک بە تایبەتی بەرهەمی کشت و کاڵی. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە دکتۆر تەڵعات محەممەد تاهیر پسپۆڕی ئابووری و دکتۆرە لە ئاسایشی خۆراک لەگەڵمانە. دکتۆرم کاتت باش لە هەولێرەوە بڵێ. دکتۆرم کاتت باش، زیادبوونی بەردەوامی ژمارەی دانیشتوان و هەروە زیادبوونی شادنشین لە هەرێمی کوردستان چ مەترسێک لەسەر ئاسایشی خۆراک دروست دەکات؟ کاتی تەمەچای دەکەین دەڵێن ئاسایشی خۆراک سەروەری دەتەوەی هەر دەوڵەتێکە و تەسیراتی خۆیە لەسەر یەکەی سیاسی ئەو وڵاتەیەدا کە کاتی ئاسایش خۆراک ئێدی دابین ناکێتن یەک لە پایەکانی ئاسایشی نەتەوەیی دابین ناکێتن لەسەر ئاستی یەکەی سیاسی ئەو وڵاتەیەدا. وشکە ساڵی ڕووی لە عێراقی تە و لە منتەقەی شەرق ئەوسەط بە شێوەیەکی گشتی کردیە بە تایبەتی لە هێلەکانی پانی 30 هەتا 40 تەسیراتی خۆی هەیە بۆ ئەوەی کە ڕووبەری کشت و کاڵی لە عێراق بە شێوەیەکی گشتی لە کوردستان کەم بێتەوە و ساڵانەش عێراق بە جێرە راپۆرتەکانی UN-دا 100,000 دۆنم زەوی کشت و کاڵی دەستداتن زیاترشدا. ئێستا تەماشا دەکەین ئێستاەوە مانجی سێین ئەمڕۆ دەی سێە تەماشا دەکەین ئێستا لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر 150 ملیم باران نەکەتووە. ئەوەش تەسیراتی خۆی بۆ ئەوەی کە هەر ناوچەیەک لە 250 ملیم بارانی کەمتر بیتن ئەوە هۆکارێکی سەرەکیە ئەو ناوچەیە بە بیابان هەژمار دەکرێتن. کە کاتی دەڵێن گۆڕانی ئاوهەوا تەسیراتی خۆی هەیە لەسەر عێراق و لەسەر ناوچەی منتەقەی شەرق ئەوسەط و لەسەر ئاستی هەرێمی کوردستان تەسیراتی خۆی ئەوەی کە کشت و کاڵمان بەرهەممان کەم دەبێتەوە. ئەو کاتی زیاتر پشت بە هاوردەکردین دەبەستین بە تایبەتی هاوردەکردنی بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی هاوڵاتیەکاندا لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا و ژمارەی دانیشتوانی ساڵ بە ساڵ زیاتر دەبیتن. ئەوەی دەبین لە هەرێمی کوردستان تقریبا هەتا 200,000 زیاد دەبی دانیشتوانەکەی ساڵانەدا، لە عێراق ملیۆنێک کەس زیاد دەبی. ئەمەش تەسیراتی خۆی هەیە بۆ ئەوەی کە زیادبوونی دانیشتوان پێویستی بە خۆراک زیاترە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا. تەماشا دەکەین ڕووبەری کشت و کاڵیش کەم دەبێتەوە. ئەوە زیاتر تەسیراتی خۆی هەیە بۆ ئەوەی کە گوتمان کشت و کاڵ بە تایبەتی بەرهەمی کشت و کاڵی بەرەو کەمی دەڕاتن. گۆڕانی ئاوهەوا تەسیراتی خۆی هەبوو لەسەر ئاستی عێراقدا. من مەزندەی من کە پسپۆرێکم لە ئاسایش خۆراک عێراق ساڵانە 5 ملیارد دلار زەرەر دەکاتن بەهۆی وشکە ساڵی، چونکە ئێدی پشت بە دەرەوە دەبستی بۆ هاوردەکردنی بەرهەمی بە تایبەتی گەنمە جۆیە برنجە ئێدی سەوزاوات و مێوەجاتە ئەوە خاصەتەن ئێدی قوتوبەندەکان ئەوەی کە پەیوەندی بە خۆراکە ئەوەش تەسیراتی خۆی هەیە بۆ ئەوەیمان زۆرتیاری خۆماندا و ئیدی دەوڵەتیشدا زەرەر دەکاتن. ئەوەی زیاتر پشتی بە دەرەوە دەبستن بۆ ئەوەی کە بەڵێ دکتۆر هەوڵی جیاواز لە سێکتەری کشت و کاڵی لەم کابینەیە لە هەرێمی کوردستان براوە. ئایا ئەم هەوڵانە چۆن دەتوانرێت یەک بخرێتەوە و ڕنگدانەوەی خێرای لەسەر ئاسایش خۆراک هەبێت؟ ئێستامە دەڵێن کاتی دەڵێن ئاسایش خۆراک یان کاتی دەڵێن هەرێمی کوردستان نمونە پێویستی بە 862,000 تۆن گەنم هەیە. ئێدی چۆن پڕ دەکەینەوە ئەوەیدا کە ئینتاجمان بەرهەممان پار 300 و تقریبا شتێک بوو. ئایا کەلێنمان چەندە 500 و شتێک 500 و شتێک هزار تۆن گەنم بوو. چۆن پڕ دەکەینەوە؟ دەبێتن ما زیاتر بی لەوەی بکەینەوە ڕووبەری ئاودێری زیادکەین لە هەرێمی کوردستان، ڕۆژەی ئاودێری بکەین. ئەویش پشت بەستن بەچی ئاوی سەرزەوی نە ئاوی ژێرزەوی، چکە ئاوی ژێرزەویەکەشدا ئێستا قۆڵایی بیرەکان ساڵ بە ساڵ زیاتر قۆڵ دەبێتەوە. وەش تەسیراتی خۆی هەیە بۆ ئەوەی کە ئاوی ژێرزەویش نامێتن. بەدەر لەوەشدا کە کاتی دەڵێن ئاوی سەرزەویشدا کەم بۆتەوە. ئێستا تەماشا دەکەین زێی گەورە کە شادەماری ئاوە لە هەرێمی کوردستاندا ساڵی شێداربی تقریبا بڕەکەیدا سەروی 12 ملیارد سێجەیە. ئێستا کەم بۆتەوە بۆ 4 ملیارد سێجە ساڵانەدا. ئەدی دەبی چکەین لە حاڵەتەدا؟ دەبی بەنداو دروستکەین بۆ ئەوەی کە ئیدی ئەمە ئاو گڵدانەوەی ئاو بکەین یان ئیدی دونەی ئاو بکەین بۆ ئەوەی کە زیاتر ئاو دابین بکەین و پرۆژەی ئاودێریش بکەین. ئاو بگەینین بۆ دەشتەکان، مەسەن دەشتی دیبەگەمان هەیە، دەشتی حەریرمان هەیە، دەشتی سندیمان هەیە، دەشتی لای سومێلمان هەیە، دەشتی لای ئاکرێمان هەیە، دەشتی شارەزورمان هەیە. ئەوانە ئەو دەشتانە ئەگە پرۆژەی ئاودێری بکەین ئەوە بەنداویش دروست بکەین. ئەو کاتی ئاوکەش بەشی گوتمان کشت و کاڵ دەکاتن و بەشی خۆراکی دەکاتن. ئێستا هەولێر پشت بە تقریبا 142 بە ئاوی ئفراز دەبەستیتن. ئێستا تەماشا دەکەین ئاوی زێی گەورە زۆر کەم بۆتەوە.
ئایا چ بکەین لە حاڵەتەیدا چەند ساڵی داهاتوو ئەگەر بێت و ئەو هابتن گۆڕانی ئاو هەوادا زەی گەورە ژوشک دەکاتن ئایا مەترسی زۆر دەبیتن لەسەر چی لەسەر بڕی ئاو بۆ تایبەتی بۆ دامیکردنی خۆراکدا نە بۆ کشتتوکاڵ بخۆت دەزانی ئێستا ئاوەکە زۆر دەوێتن 180 ئاوی دەوێتن ئەوەش تەسیراتی خۆیە بۆ ئەوەی کە گوتمان دەبێت باشە دکتۆر بۆ دەربازبوون لەو خێرانە بۆ پێشخستنی کەرتی کشتتوکاڵ چ ڕێکارێک بگیرێتە بەر بەو شێوازە کلاسیکیە هیچی تر کشتتوکاڵ نەکەین ئەڵتەرناتیڤ چییە بۆ بابەتە؟ بەڵێ ئەزانی چیە بەدیلەکەی چییە بەدیلەکەی ئەوە مەڕەشاد ئەمە بەدلۆپە ئاو بدین بەتابەتی ئەگە بەرهەمی زستانی بیتن و بەرهەمی هاوینی بین سۆزات و مێوەزاتیش بیتن لەگەڵ ئەوەشدا گوتمان بەرهەمی زستانیشدا دەبێتن ئێمە پشت بەچی بکەین تەنقید بە تەکنۆلۆژی پێشکەوتوو بۆ ئەوەی کە ئاودێر بکەین زیاتردا ئاو بمینێتەوە زیاتر ئیدی ڕوبەرێکی زیاتر ئێدی پشتی بستین کە کاتی مە پشتمان بە سروش بەستاوە ئێستاوە نیە باران تەمەشا دەکەی مانگ باران نایە ئەوش تەسیراتی خۆی هەیە بۆ ئەوەی کە گوتمان بەش ناکە و کاتی بیر لەوەی دەکەینەوە بۆ ئەوەی کە بەرهەمان هەبێتن بیر لە ئاوی ژێرزەوی دەکەن یان سەرزەوی دەکرێتەوە ئەو کاتی دەبێتن ئێمە پشت بە تەکنۆلۆژی پێشکەوتوو بستین بە تایبەتی مەڕەشات و بەدلۆپا بۆ ئەوەی کە ئاودێری بکەین ئەو کاتی ئابریش هەر سات دەکەین لە ئاو هەم ئاسایشی ئاوی خۆمانش دابین دەکەین بەڵام بە مەرجێکدا دەبی پرۆژەی ئاودێریمان هەبێتن و دەبێتن بەنداوەکانیشدا ئێدی گلدانەوەی ئاومانش دەبێتن و بەنداوی دروستکەین لەسەر ئاستی هەرێمی کوردستان. بڵێ دکتۆر تەڵعات محەممەد پسپۆڕی یابری و دکتۆرا لە ئاسایش خۆراک سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت.